دۆخی خەڵک لە ئێستاەوە هەر شتەکە ڕوون و ئاشکرایە هیچ باش نییە موچە دواکەوتووە موچە نەدراوە خەڵک بەدبەختە خەڵک مەعاناتی هەیە خەڵک بێپارەیە هەزاران کەس بێرا ڕەدەوێت دڵی هاوا گۆشتە بەخوا لەو قەناعەتان بێپارەیە ناتوانێ خەڵکە ناسم تێبووێرە ئەو پەڕی تەنەزولەکە بۆ 1000 دینار یان ئەگەر پارەی پێبێ ئەو تەنەزولاتە ناگە بە ڕۆیەکی سوورۆی داوە ئەڕوا داوا لە حکوومەتەکەم داوا لە بەرپرس و ئەوانەی کە دەسڵاتدارن لە وڵاتە چاوان بە خەڵکەوە بۆ خاتری ئەم جژنی قوربانە هاوکاری خەڵکەن و موچە بنێرن و هیچی تیاناچ ئەم ساڵ جژنی ئەمساڵ لەگەڵ ساڵی پێشوو ئەمساڵ زۆر ناڕەحەتە زۆر سەختە لەبەر هەر کەسێک بینە عایلەیەکی زۆری بە کۆڵەوەی و پارەی نییە موچە نییە ئەمەش گشتی تەسیراتە کێشە دروستەکە ئاژاوە ناو خەڵکەناتەوە تۆ قوربانەکەی بۆ خۆت یان بۆ خوایکە یا بۆ بەرچاوی خەڵک تۆ ئەگەر بۆ خوایکە دامە بیشارە ئەڵێ خێرێ بکەم دەستەکە بەوە کە نەزانێ ئەجا تۆ مەدان هەیە شوێن هەیە قساوخانە هەیە لێ سەرێ بڕم و نە مناڵی بینێ و نە ئەگەر هەیە مناڵەکە شتانە بینە لەسەر مناڵەتە دووبارێک کات و عقلی بچووکە مناڵە بێجاری شەوانە ڕۆژانە ئێمە بە بەردەوامی نەدار هەژار نەخۆش کرێکی ئەمانە بەردەوام پەیوەندیمان پێوەکەن یعنی ئەو ماڵانەی کە لای ئێمە زیاد لە 500 ماڵن زۆران مستاقن زۆران وەزعان بە جۆرێکە هیچ سەرچاوێکی کاریان نییە هەتی وە کەسی نییە بیژێنێ ئافرەتە دوو ئافرەتی ئافرەت پێکەون هیچ سەرچاوی کاری نییە لە کرێکیە نەخۆشە بەردەوام پێویستی بە داوا دەرمانەکە هەر دەرمانێکی لە سەروی 50,000 بە وەڵای بەگریانەوە کاکە فریامکەوە کاکە چیم نییە کاکە چیم نییە ئێمە بۆیە ئەم دۆخە قورسی کە ئێستا ڕووی کردو لەم خەڵکانە بەڕاستی کە زۆرشان بەواتە مستاق و نەدارن پێویستیان بەدەمەوتونە ئێمە لە ڕێگەی ئەمایکەوە داوا لە سەرمایه‌داران خێرخوازانەکەن هیچ نەبێ ئەگەر بتوانن بە چەند سەرمایه‌داریە دەستی چەند کەسێک بگرن دەستی چەند کەسێک لە ناڕەحەتی و هەژاری و بەدبەختی دەرکەن چونکە بەڕاستی نەبوونی و هەژاری لەو خانەوادانە کە ئێستا تاکو بڵی قوڕیانی گرتووە خستویانتە دۆخێکەوە بەڕاستی زۆریان ئارزووەکەن بمرن جا بۆ بمرن جا بۆچی بکەونە دۆخێکی ئەوە هیوادارم ئەو سەرمایه‌دار و ئەوانەی کە هەیەە هیچ نەبێ بێن لە ڕێگای ئێمەوە ئێمە ناوەکانان پێدەن ئێمە خۆیان پیشانە نەدەن ئێمە لەگەڵان ئەبین بەس تۆزێک لە خەمەکانی ئەو خەڵکەکەم کەن دەهێن ماڵی هەژار و نەدار لەم جەژنە چاوەڕێ ئێمە بەڕاستی ماڵەکانیان ڕووناکەینەوە دەهێن ماڵ ئەیانوێ ئێمە هیچ نەبێ جەژنانن پێ بتێن جل بۆ مناڵەکانیان بکڕین جا ئێستا جەژن چەند ڕۆژێکی ماوە هیوادارم ئەوەی کە هەیەی خێرخواز سەرمایه‌داری هیچ نەبێ بێت بە ئەو ماڵنە ڕۆشنکەینەوە چونکە بەڕاستی ئەو ماڵنە لە ناڕەحەتی و بەدبەختی و هەژاریان ئیسلام زۆر جەخت لەسەر ئەوە ئەکاتەوە کە موسڵمانان هەمویان وەکو ئەندامانی لەشی یەک مرۆڤوان و یەک جەسەدن و پێویستە تەواوکەری یەکتری بن بۆیە لە زۆر ئاەتی قورئان و لە زۆر فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەوە کراوەکەوە خێر و چاکە و بەدەمەوەچوونی هەژار و نەدار و چارەسەری کێشە و مشاکیل و نوقسانی موسڵمانان لە زۆر حەدیثا باس کراوە کە لە زۆر عیبادەت و خواپەرستی گەورەتر و خێری زیاترە ئاینی پیرۆزی ئیسلام جەخت لەسەر ئەوە ئەکاتەوە کەوا ئەم قوربانیە ئەم شاعیرە پیرۆزە هەم ببێتە ئەوەی بتەوکردنی خواپەرستی و تەنها پەرستی لای مرۆ تەنها تاکپەرستی خوا لە لای مرۆڤی موسڵمان و هەروەها ببێتە هۆی زیادکردنی گیانی هاوکاری و بەدەمەوەچوونی نێوان موسڵمانان و هەروەها ببێتە خۆراک و خواردنێک بۆ هەژاران و نەداران و دروستبوونی زیاتری خۆشەویستی لە نێوان موسڵمانانە بۆیە ئاینی پیرۆزی ئیسلامە قوربانی وەکو شاعیرەیەکە بەڵام لە زۆر ئاەتی قورئان و فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە پێویستە موسڵمان بە هەموو شێوەیەک بەدەم برای موسڵمانیەوە بچێ حتا خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتا محاسبەی ئینسانی موسڵمانەکە بەو لەفزەی کە دەفەرمێ ئەگەر من برسی بووم تێرت نەکردم ڕوود بووم پۆشتت نەکردمەوە مەبەستی ئەوەیە کە عەبدەکەی کە برا مسلمانی برا مسلمان برای مسلمان برسی بووە هەژار بووە
ئەو نەچووە بەهانا و هاواریەوە بۆیە ئەرکی سەرشانی هەموو مسلمانەکە بە هەموو شێوەیەک بە قۆچ بە قوربانی بە یارمەتیدانی مادی بە هاوکاری بە هەموو شێوازێک بچێ بەدەم برای مسلمانیەوە بەتابەتی لەم بارودۆخ وەرزەی ئێستەشا کە زۆر پێویستە کە موچە کەمە پارە نییە مەعیشەت کەمە بۆیە پێویستە بەدەر لە قۆچ و قوربانی مسلمانان بە هەموو شێوازێک هاوکاری یەکتری بکەنەوە لە خەمی یەکتریا بن بە پارە بە هەر پێداویستێکی مسلمان پێویستە مسلمان بەدەم برای مسلمانیەوە بچێت لە حەدیسی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە حیوان حتا بە بەرچاوی حیوانیشەوە سەر نەبڕێ نەک بە بەرچاوی مناڵەوە و خەڵکی ترەوە ئەو شێواز بە شێوازێکی یعنی وا کە بێتە هۆی مەترسی و زانایانی دەروون ناس و زانایانی بواری پەروەردە و زانایانی بواری ژینگە تەکید لەسەرەوە بکەنەوە کە بۆ شێوازانە زەرەر و زیانێکی هەم بۆ تربیەتی مناڵ هەم بۆ دەروون و تەندروستی و هەم بۆ ژینگە زەرەر و زیانێکی هەیە ئەو کاتە پێویستە بۆ شێوازە بێ کە مناڵ بیبینێ لە کاتی سەر بڕیناوە نە لە شوێنی نەشیاوە حیوان سەر بڕێ بە شێوازێک سەر بڕێ کە هەم سەلامەتی دەرونی و تەندروستی خەڵکی پارێزێ و هەم ژینگە و بواری ژینگەیش پارێزرا و سەلامەت بێ.